لە ڕۆژی ئاڵای کوردستاندا لە فەرمانگە حکوومیەکان و ناوەندەکانی خوێندنی شاری سلێمانی چەندین چالاکی جۆرە و جۆر بەو یادەوە بەڕێوە چوون. هەفتەی 12 هەموو ساڵێک بە ڕۆژی ئاڵای کوردستان دەدرێت لە قەڵەم و لە ناوخۆ دەرەوەی کوردستان و لەلایەن کوردستانیانەوە ئەم بۆنەیە بەرز ڕادەگیرێت و چالاکی جۆرە و جۆری تێدا ئەنجام بدرێت. بە پارێزگای سلێمانی کە گەورەترین ئاڵاکانی لەسەر ئاستی کوردستان لە دەواازەکانی شار و لە هەواری شار و لە ناوەندی زانکۆکان هەڵکردووە لە هەمان کاتا لە کۆی سیستەمی پەروەردەی ئێمە و دام و دەستگاکان و فەرمانگەکانمان ئەمڕۆ لە 7:30 بەیانیەوە تا 7:30 ئێوارە چالاکی بەردەوام بۆ ڕۆژی بەرزڕاگررتنی ئاڵا هەیە و ئەم چالاکی ئەم قوتابخانە خۆشەویستەش کردویانە بەڕێزەوە سێریەکەین دیارێکی زۆر گەورە و بە نرخیان پێشکەشی ئێمە کردووە کە ئاڵای کوردستانە لە ناوەندەکانی خوێندنی شاری سلێمانیدا چالاکیەکانی وەکو شانۆ و گۆرانی و وتنەوەی سرودی نیشتیمانی هاوشانی پۆشینی جلوبەرگی کوردی بەڕێوە چوون. ئەمڕۆ یادێکی زۆر پیرۆزە بەرزی بیرۆزی ئاڵامان لە قوتابخانەکەماندا ڕاگرتووە بە ئامادەبوون بە مامۆستا بەڕێزانەی کەەوە هاوکاریان کردن لە ئامادەکردنی چالاکی فیستیڤاڵەکانە. بەڵام ئەمڕۆ ئێمە بەدەل لە هەموو شتەکان زۆر جیاوازە چونکە ئێمە کەسوکاری شەیدامان باگرن کە ئەمە باوکی دووتە لە بەمانەکە مقدمە لە کاتی شەڕی 16 ئۆکتۆبەرە شەهید بووە. ئێمە پێمان خۆش و ئەمڕۆ وەکو ڕێزێک ڕێزیان لێ بن. هەروەها لە چەند خوێندنگەیەکی تردا پانیێڵ و کۆڕ و سیمینار بۆ خوێندکاران ڕێکخران بەهۆی ڕۆژی ئاڵای کوردستانەوە. خۆشەویستی نیشتیمان کارە. ئەگەر ئینسانێک نیشتیمانی خۆی خۆش بێت ئەو کاتە لەو ئیشی کە هەیە ئەگەر تەلەبە بێت بە دڵسۆزیەوە چونکە ڕۆڵەی میلەتێکە باش ئەخوێنێت. ئەگەر مامۆستایەک بێت کەسێکە زۆر بە دڵسۆزانە ئیشەکەی خۆی سەر دەست پێکات. ئەگەر کەسێکی فەرمانبەر بێت زۆر سەمیمانەیە گەندەڵی ناکات. ئەگەر کەسێک بێت سیاسەتمەدار بێت بەرژەوەندی حیزبێکی خۆی فکرێکی خۆی ناخاتە پێش بەرژەوەندی وڵاتەکەی. ئەگەر کەسێک بێت حاکم بێت بەرژەوەندیەکی مادی یاخود کەسێکی کە ناخاتە بەردەم یاساکانی خۆی. ئەمە خۆشەویستی پێوەترێت. هەفتەی 12 هەموو ساڵێک ڕۆژی نەتەوەی ئاڵای کوردستان و ئەم ڕۆژ لە شاری سلێمانیدا چەندین چالاکی جۆرا و جۆر بەڕێوە چوون بە بۆنەی ئەو یادەوە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.